پێش دەرکەوتنی ڤایرۆسی کۆرۆنا کە ئێستا ترسی خسۆتە دڵی هەمووانەوە، نەخۆشیەک نیوەی دانیشتوانی سەرڕووی زەوی لە ناو برد. بڵاوبوونەوەی نەخۆشیەکە بەهۆی بەکتریایەکی زۆر مەترسیدارەوە بوو. سەرەتا لە ئەوروپا سەری هەڵدا و دواتریش لە زۆربەی ناوچەکانی جیهاندا بڵاو بووە و ملیۆنان خەڵکی کردە قوربانی. لە هەندێک حاڵەتدا ئەو دەردەکوشندەیە دانیشتوانی چەندین شار و شارۆچکەی بە تەواوەتی لە ناو بردو، کەس بە زیندوی نەمایەوە. تاعونی ڕەش یان مردنی ڕەش، ئەو نەخۆشیەی هەستی ئەوەمان لەلا دروست دەکات، ڤایرۆسی کۆرۆنا بە بەراورد بەم درمە وەک نوکتەوایە. ساڵی 1347 کەشتێکی پڕ لە لاشەی مرۆڤ لە کەنارێکی دوورگەی سقڵیەی ئیتالیا لە ناوەڕاستی دەریای ناوەڕاست لەنگەری گرت. زۆربەی ئەوانەی لەو کەشتێدا بوون مردبوون. ئەوانش کە هێشتا زیندوو بوون دوومەڵی ڕەش بەجەست هەیەنەوە بڵاو ببووە کە خوێن و کێم و جەراعەتیان لێوە داهاتە دەرەوە و دووچاری دڵتێکەڵ هاتن و سکچوون بوون. دەسەڵاتدارانی دوورگەکە لەو حاڵەتە تۆقین و داوایان لە کاپتنی کەشتێکە کرد لە دوورگەکە دوور بکەونەوە، بەڵام کار لە کار ترەزا بوو، چونکە ئەو جرجانی لە ناو کەشتێکەدا بوون و هەڵگری نەخۆشی تاعون بوون. بەس بوو تا لە کەشتێکەوە بچنە ناو دوورگەکە و نەخۆشیەکە بڵاو بکەنەوە. ڕۆژ لە دوای ڕۆژ نەخۆشیەکە زیاتر تەشەنەی دەکرد و تەنیا لە ماوەی 5 ساڵدا 50 ملیۆن کەس لە ئەوروپا تووشی بوون و گیانیان لەدەستدا، کە دەیکردە یەک لە سەرسەی کۆی دانیشتوانی کیشوەرەکە. لەسەر ئاستی جیهانیش کە لەو کاتەدا ژماری دانیشتوانی سەرڕووی زەوی نزیکەی 500 ملیۆن کەس بوو، تاعون 200 ملیۆن کەسی لەناورد. پزیشکەکانی ئەو کات تووشی شۆک بوون و نەیان دەزانی چی بکەن، چونکە هیچ دەرمانێک بۆ لە ناوبردنی تاعون نەبوو. ئەگەر هەر کەسێک لە ماڵێکدا تووشی تاعون بووایە، جگە لە خۆی تەواوی خێزانەکە بە گەور و بچووکەوە ڕوبەڕووی مەرگ دەبوونەوە. تەنانەت ئاژەڵەکانیش بەدەر نەبوون لەو دەردا. هەموو مەڕووماڵات و پەلەوەرەکان کە مرۆڤ بە خێوی دەکرد بە هەمان شێوە مردار بوونەوە. هەرچی مشک و جرج و مێرووەکانیشە تووشی دەبوون و دەبوونە هەڵگری نەخۆشی تاعون و بۆ مرۆڤ و ئاژەڵەکانیان دەگواستەوە. کارگەشتە ئەو ڕادەیی لاشەی مردووەکان لە هەموو شوێنێک بڵاو بوونەوە بۆ گەنیان کرد، چونکە کەس نەبوو ئازایەتی ئەوەی تیادا بێت لیان نزیک ببێتەوە کۆیان بکاتەوە و بە خاچیان بسپێرێت. تا ئێساش دوو جاری دیکە حاڵەتی جیهانی بڵاوبوونەوەی نەخۆشی تاعونی ڕەش تۆمار کراوە. لە نێوان ساڵانی 541 و 750دا ملیۆنان کەس لە سەردەمی ئیمبراتۆریەتی بێزەنتی بەو دەردە مردن. ساڵی 1855ش لە زۆربەی بەندەرەکانی جیهان بڵاو بووە و 12 ملیۆن کەسی کردە قوربانی. لە ئێساشدا هێشتا ئەو نەخۆشیە مەترسیدارە لە چەند ناوچەیەکی وڵاتە هەژارەکاندا بوونی هەیە و ساڵانەی چەندین کەس بەهۆیەوە گیان لەدەست دەدەن. بەڵام بەهۆی ئەو چارەسەرە پزیشکیانەی لە ئێستادا هەن، ڕێگرە لەوەی بێڵدرێت جارێکی تر بە جیهاندا تەشەنە بکاتەوە.